بەڵە زیاتر لەسەر هەر هەمان راپۆرت ڕادەوەستین لە دوای 75ەوە یەکێتی باس لەوا کات کە فرا بەرەیە و ڕای جیاواز قوبوڵەکات بەڵام دێستا دەبینین کە هێزێک هەیە لە سلەیمانی کە ئەچێتە سەر دەستگایە کە دەستگایەکی ڕۆشنگەریە و کۆمەڵێ بابەتی دیکەش هەر لە ناو سلێمانی ئەم ماوەیە دۆخی سلێمانیە بینن کە چۆنە گفتوگوی زیاتر لەگەڵ زیاد کاکە ڕەزا ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکەم لەسەر ئەو بابەتە ئەم کاتتان باش کاک زیاد ئەگەر ئێوە لەگەڵ من بن و گوێبیستی دەنگی من بن سپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵمان ئەمێ بزانم لێکدانەوەتان بۆ ئەم دۆخەی ئێستای سلێمانی کە هاتۆتە ئاراوە چییە؟ بەڵێ بۆ بەرە زۆر دەنگەکە و باش نەبوو کاک زیاد بژیت گوێ لە پرسیارەکەم بوو یا دووبارێکەمەوە بۆ جەنابەت جۆم لێ بوو بەڵێ باش هەمومان دەزانین ئێمە وە کۆرێمی کوردستان و گەلی کوردستان لە ساڵی 90 کە ڕاپەڕین کراوە ساڵی 92 کە حکومەت هێرێمی کوردستان دەرچوو و هاتنی هێزی هاوپەیمانان بۆ سنوورەکە و زۆنی دژەفڕینی فڕۆکەی عێراق ئەمانە هەمووی لە سایی دۆخی یا لەژێر ناونیشانی مافی مرۆڤ و کە ئێمەش بەشێکین وەکو کورد وەکو گەلی کوردستان لە هەموو گەلانی سەرزەوی بە ناوی پاراستنی مافی مرۆڤەوە ئەم دەستکەوتانەی ئەمڕۆ دروست بوو بۆیە پێویستە ئێمە و هەموو لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئەو هێزانەی کە دروستیەکەین هەرچەند هەندێک لەو هێزانە لە دەرەوەی یاساکانیش بن ئەبێت ڕەچاوی مافی مرۆڤ و پاراستی سوبعە و کەرامەتی ئینسانی کوردی و هەموو تاکێکی ئەم هەرێمی کوردستانە پارێزە کە ئێمە این باسی سەروەری یاسا و ژیانی مەدەنیە دەکەین لە شارەکانە لەگەڵ ئەوە ئەبێ هێزی پۆلیس کارابێت و هێزی پۆلیس هاوکاری دادگا و چەسپاندنی یاسا بێ بۆیە هیچ هێزێکی تر جگە لە پۆلیس و هێزامنیەکانی کە مەهامیان پاراستنی ئەمنێت و ئارامی شارەکانە نابێتە دەخول بکەن لە شارەکان وەکۆی بەداخەوە ئەمڕۆ هەندێک هێزی زۆر لەم سنووران و لە باتی مامەکانی خۆیان کە پاراستنی هەرێم و سنوورەکانە دەستی کێشن بۆ ناو شارەکان و تەداخلی ژیانی خەڵکەکە باش ئەمە چەند ئەبێتە هۆی ئەوەی کە مەترسی دروست بکات هێزی ئەمنی لە ناو شار هەبێت مەترسی بۆ هاوڵاتیان چۆن دروست دەکات؟ تا ڕادێکی زۆر نائارامی و مەترسی و قەلەقی و ڕاڕایی بۆ خەڵکی شارەکان دروست دەکات مەگەر خەڵک ببینێ پۆلیس لەسەر جادەکانن لە فولکەکانن زۆر دیاردەیەکی ئاساییە چکە زانێ ئەمە هێزێکی یاسایی فەرمیە و ئیشی پاراستنی ژیانی خەڵک و ئارامی خەڵکە بۆ چەسپاندنی یاسایە بۆ ڕێخستنی ژیانی خەڵکە بەڵام لە دەرەوێوانە هەرچی هێزێکی تر ببینن ئەبێتە مای قەلەقی و ڕاڕایی و دوودڵی بۆ خەڵک و ئارامی شارەکان تێگە بۆیە جگە لە پۆلیس و هێز ئەمنیە تایبەتەکان بڕاستی نابێت هێزی تر تەدەخلی ژیانی خەڵک بکات و بێ بە جێگرەوە ئەو هێزانە کە بەداخەوە ئێستا ماوەیەکە ئەمە لە شاری سلێمانی زۆر بە زەقیە بینرێ و خەڵک ئەستی پێەکە بۆی هاوڵاتیان لەم سنوورە نائارام و قەلەقن زۆر چاکە کاک زیاد ئەو ڕووداوانی کە هەمووان ئاگادارین ڕۆژانی ڕابردوو ڕوویدا چەند کاریگەریە خاتە سەر ئازادی بیرۆڕاکان یان بە شێوەیەکی دیکە ئەمە بەرگەرنەگرتنی بیرۆڕای جیاوازە ئەم ڕووداوانە دوو جۆر لە ڕوودا و لەم ماوەیە ڕوویداوە یەکەمیان کوشتنە کە بەڕاستی کوشتن خەڵک کوشتن ئەوە خەڵک بۆی نییە لە خۆیەوە بچێ خەڵک کوژێت یا لە سایی لایەنێکی سیاسی یا لە بەرەوەی لە هێزێکە لە خۆتەوە بەزانی
هەنێک جار بەداخەوە ئەمەوەکو زەوقی لێت و قوبوڵ نەکردنی خەڵکی لێت چۆن ئەبێ کەسێک توانێت کەسێک کوژێت بەبێ یاسا لە دەرەوەی یاسا کوشتنەکان من ناڵێم لە هەموو دنیا کوشتن ڕۆیات بەڵام کە ڕۆیات ئەبێ تاوانبار بگیرێت محکەمە بکرێ و دەرکەوێت کام کاری لەسەر چی کردو ئەمە یەکەم دوام هەموڵکتان لەسەر بنکەی چاودێر لە سێمانی کە هەمومان نەزانین یەکێک لە ئەو شتانەی سێمانی پێ بەناوبانگە ئەو نازناوانەی سلێمانی وەریگرتووە ئەوەیە کە بە سلێمانی ئەوترێ شاری ڕۆشنبیری پایتەختی ڕۆشنبیری وام نازناوەش بەڕاستی سلێمانی بە چاکە پێی نەبەخشراوە سلێمانی بەوەی خۆی دەست و قەڵەمی خۆی ئەدیب و نووسەر و ڕووناکبیر و شاعیر و هونەرمەندی شارەکەی خۆی ئەم نازناوەی دەستکەوتووە ئەم داخستنی دەستگای چاودێر و بەلاماردانی ئەم سەنتەرانە بەڕاستی بۆتە مای نائارامی بۆ خەڵک و قەلەقی و دڵەڕاوکێ بۆ خەڵک و تەنها ئەوەی لێ خوێنرێتەوە ئەو لایەنە سیاسی ئەم کاراناکات ئیمانی بە ڕەخنەگرتن نییە ئیمانی بە ڕای جیاواز نییە و تا ڕادێکی زۆر بەم کارانە ئەوێ ئازادی ئەم شارە بەرتەست کاتەوە و لەو قاڵبە دەرنەچێت کە خۆیەوێ بە پێویستی خۆی بێت کامە جێگای داخ زۆر چاکە کاک زیاد هەروەکو جەناب داماژەی پێەکەی ئەم نازناوە هەروە بە سلێمانی نەبەخشراوە بێکومان کۆمەڵک ڕۆشنبیر و ڕووناکبیر و نووسەری لێیە کە ئەم نازناویان توانیوە بەدەست بێنن بە ئەنجامدانی ئەو فستیڤاڵانە بۆ بە پایتەختی ڕۆشنبیری ئەیکوان ئەو ڕۆشنبیر و ڕووناکبیرانە بۆ لەم دۆخە بێدەنگن یەکێک لە داخەکانی ئەمڕۆکە کە هەمومانەمانە کە دڵسۆزانی ئەم شارایەتی بەو بێدەنگیەیە کە خەڵک بەرامبەر بەو ناحەقیانەی کە بەرامبەر بە شاری سلێمانیە کرێ بێدەنگە بێت جێگای داخە ماوەی چەند ساڵێکە سلێمانی کراوە بە شوێنێک بۆ دژایەتیکردنی بەشێک یا لایەنێک یان نیوەیەک لە خاچی هەرێمی کوردستان سلێمانی خاوەنی نازناویشترا کە شاری هەڵمەت و قوربانیە ئەم هەڵمەت و قوربانەی بە ڕۆح و خوێن و ژیان و خۆبەختکردنی خەڵکەکەی بەدەستێناوە ئەم نازناوەی لە پێناوی هەوڵدان و قوربانیدان بۆ خاچی پیرۆزی کوردستان بەدەستێناوە بەڵام بەداخەوە ئەوە چەند ساڵێکە بە بیر و باوەڕێکی دژە کوردانە دژە کوردستانیانە خەریکە سلێمانی لەو دوو ناونیشانە جوانەی کە خۆی وەکوتم بە ڕەنجی خۆی بەدەستێناوە کاڵە بێتەوە خەریکە کەس لەقەبی شاری هەڵمەت و قوربانی بیر نامێنێ خەریکە خەڵک ئەو شاری ڕۆشنبیریەی لەبیرە چێتەوە یان ئەیانەیە بە جۆرێک لە جۆرەکان ئەم دوو ناونیشانە جوانە لە خەڵکی سێمانی پسەندرێتەوە و لە بەرچاوی خەڵک بخرێت بۆیە پێویستە ئەوانەی کە خۆیان بە خاوەنی قەڵەمەزانن ئەوانەی کە ڕۆژانە سەرچاشەی تەلەڤیزۆنەکانیان گرتبوو بە ناوی ڕۆشنبیری ئازاد و قەڵەمی ئازاد لەسەر ئەم ناحەقیانەی کە بەرامبەر بەم شاراکرێ بێنە دەنگ و قەڵەمەکانیان بخەنەکار نەک قەڵەمەکانیان تەنها بۆ دژایەتیکردنی حکومەتی هەرێمی کوردستان کە حکومەتی خۆمانە بەکاربێنن وارچی شتێکی کەم و کوڕێکی بچووک لە شوێنێک بێ ئەمانە گەورەی بکەن و بە خەڵکی بفرۆشنەوە پێویستە ڕۆشنبیرانی سلێمانی بە یەک دەنگ بە هەموو ڕنگ و بە هەموو ڕنگ و بۆچوونەکان لەسەر پاراستنی شاری هەڵمەت و قوربانی لەسەر پاراستنی شاری ڕۆشنبیری سلێمانی بە یەک دەست بە یەک دەنگ بینە دەنگ و ئەمە قوبوڵ نەکەین شاری سلێمانی شارێکی ئازادە و شارێکە ناکرێت بکرێ و شارێکە عاشقی ئازادیە شارێکە شەیدای خۆشگوزەرانیە شارێکە حەزی لە پێشکەوتنە لەسەر هەموو سێکتەرەکان بۆیە ئەبێ شاری ڕۆشنبیرانی شاری سلێمانی بەڕاستی ئەمە قوبوڵ نەکەن بۆ خزمەتی شارەکەی خۆمان بەڵێ زۆر سپاس دەکەین زیاد کاکە ڕەزا ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی
لەگەڵمان ئامادە بووی وەڵام دەری پرسیارەکان بووی. سپاس.